هێرشی سەربازی رووسیا بۆ سەر ئۆکراین مەترسی لەسەر ئاسایشی خۆراکی جیهان دروست کردووە، چونکە ئۆکراین پێنجەم وڵاتی بەرەمهێنەری گەنمە لە جیهاندا. ئێستا نزیکەی 25 ملیۆن تۆن گەنم لە ئۆکراین گیری خوارد و مەترسی بردننی و دەست بە سەرداگرتنی ئەو گەنمە لەلایەن رووسیاوە هەیە. سەرۆکی ئۆکراین ژەتی دەکاتەوە گەنم لە ڕێگەی بلاڕووسەوە هەناردەی دەرەوە بکەن. Наші герої не здають позиції в Сєвєродонецьку. ڤڵادیمیر زەلەنسکی ڕایگەاند وڵاتەکەی دەتوانێت مانگانە 2 ملیۆن تۆن گەنم لە ڕێگەی بەندەری ئۆدیساوە هەناردەی دەرەوە بکات، بەڵام ئێستا 22 بۆ 25 ملیۆن تۆن لە بەندەرەکانیان گیری خوارد و ئەو بڕە تاوەکو وەرزی پاییز دەگاتە 75 ملیۆن تۆن کە بۆی هێرشی رووسیاوە ناتوانن هەناردەی دەرەوە و بازاڕەکانی جیهانی بکەن. سەرۆکی ئۆکراین ڕاشیگەاند وڵاتەکەی باید شێوەیەک ئامادە نیە بۆ جێبەجێکردنی پلانی هەناردەکردنی گەنم لە ڕێگەی هێڵی شەمەندەفەرەوە لە بلاڕووسەوە، چونکە ئەو وڵاتە هەر لە سەرەتای دەستپێکردنی هێرشی رووسیا بۆ سەر ئۆکراین کاراسانی بۆ هێرشەکە کرد و سوپای مۆسکۆ لە وڵاتەوە هەوڵی گرتنی شاری کیێڤی پایتەختی ئۆکراینیدا. گەنمی ئۆکراین و دەنگۆکانی بردننی و گەنمە لەلایەن رووسیاوە بۆتە بابەتێکی نێودوڵەتی. لەوبارەیەوە ئەنتۆنی بڵنکن وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەاند هەواڵەکان لەبارەی بردننی دانەوێڵی ئۆکراین لەلایەن رووسیاوە بڕوا پێکراوە و ئامانج لەو کارە فرۆشتنەوەی ئەو دانەوێڵەیە بۆ قازانج. وەزیری دەرەوەی ئەمریکا ڕاشیگەاندووە قەیرانی کردی دانەوێڵە بامەبەستە و ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیاش تۆمەتبار دەکات بە ئیستیفزازکردنیان لە پێناو لابردننی ئەو سزا نێودەوڵەتیانەی بۆ هۆی هێرشکردنە سەر ئۆکراین بەسەر رووسیادا سەپێنراون. سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەاند تیمێک لە پسپۆڕانی رووسیا سەردانی تورکیان کردو و ڕۆژی چوارشەمەش خۆی سەردانی تورکیا دەکات بۆ گفتوگۆکردن لەبارەی هەناردەکردنی گەنم لە ئۆکراینەوە. وتیشی پێویستە ئۆکراین ئەو ناوچانەی بەندەرەکان کامین ڕێژی کردوون پاکیان بکاتەوە. وتیشی تاکە چارەسەر ئەوەیە سەرۆکی ئۆکراین فەرمانی پێ بکرێت بۆ پاکردنەوەی بەندەرەکان لەو مینەی سوپای وڵاتەکەی چاندوێتی. پێشترش ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا ڕایگەاندوە چەند بژاردەیەکیان بۆ هەناردەی گەنم لە ئۆکراینەوە لەبەردەستا. بژاردەکانیش هەناردەکردنی گەنم لە بەندەری ئۆدیساوە دوای پاکردنەوەی لە مین یان بەندەرەکانی ماریپۆل و بێردیانسک لەلایەن رووسیاوە کۆنتڕۆڵ کراوە یان لە ڕێگەی ڕووباری دانوب یان خاکی بلاڕووس.